نزیکەی 10,000 هاوڵاتی لە شاری سلێمانی سوودمەند بوون لە قەرزی بانکی نیشتەجێکردن لە ئێستاشدا بەهۆی قەیرانی دارایی و پاشەکەوتی موچەوە 8,155 کەس لە هاوڵاتیان ئەو قەرزە ناگەڕێنەوە بۆ حکومات. وڵا ئەگەر قستەکان بوەستێن هەتاکو معاشوشت باش بێ زۆر باشە. ئەگەر وا بێنێتونەوەڵا باش نیە ئەمە معاشەکەمان هەمی بۆ بە 300,000 ئەبێ 200,000 هەموو مانگە بێن بە 100,000 لەکوێ ئەژین بە 100,000 عائلێکی گەورەین ئیتر چۆن ئەتوانین بژین تر کەفی حکوومەتە ئەوێ بۆمان کەم کاتەوە بۆمان کە بە نیوەیی لێمان ببووری ساڵێک لێمان نەسەنێ. لە ئێستادا کەفیلی ئەو هاوڵاتیانەی سوودمەند بوون لەلایەن بانکی نیشتەجێکردن لە سلێمانیەوە ئاگاداریشان بۆ چووە کە قەرزەکە بگەڕێنەوە بە نەگەڕاندنەوەی قەرزەکەش دوای تێپەڕینی ساڵێک غەرامەی دەچێتە سەر. بەڕێوەبەری بانکی نیشتەجێکردن دەڵێت چەند جار داوامان کردووە کە ڕێگە چارەتر بدۆزنەوە لەسەر و خۆیانەوە ڕاست پێراون کە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە. ئەگەر هاوڵاتی و مای 4 مانگ خستەکەی نەژێڕایەوە ئەبێ نووسا بۆ کەفیلەکەی موچەی کەفیلەکەی ڕاگرین بەڵام ئێمە لە ئێستادا دو ساڵە زیاتریش لەسەر بێ هیچ ڕێنمایەک بێ لەسەر بەڕەچاوکردنی ئەم باردۆخە وەکو لەسەر مەسئولیەتی خۆم ئاگاداریم بۆ هاوڵاتیان نادۆ پێشتر موچەمان ڕاگرت ئێستا کردوان بە ئاگاداری کە ساڵە تێپەڕی غەرامەی تاخیری شمولیەکە لە سەتادا. ئەو غەرامەش کێشە دروستەکەوەنیە کێشە دروستەکە هەیە پێی ناخۆشەڵە من خەرجم لای حکوومەتە و مثلا بۆ نمونە فەرمانبەری 15 میلیۆن لای حکوومەتە معقول نیە ئێستا غەرام لێوسەنێ و لە ڕاستی حەقی هاوڵاتیە بەڵام ئێمە چی بکەینەوەی جاتی یاسانە ڕوونکردنەوەماندا بە هەولێر و ئەوان جەخ دەکەنەوە لەوەی ئاخر کتابیش کە لای جەناب تا ئێستا بەدەستەوە تاکید لەسەرەوە کاتەوە کە ئابێ هاوڵاتیان بەداداچوونی جدی بکەین بەڵام هات بەداچوونی چی بکەین خەڵک هاوڵاتی پارەی معیشەتی پێ نییە. هاوڵاتیانی شاری سلێمانی نیگەرانن لەو فشارەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی بانکە پسپۆرەکان لە هەولێر کراوەتە سەریان بۆ گەڕاندنەوەی قەرزەکان. ئەوان دەڵێن بەم ڕووبعە موچەیە ناتوانین قەرزی بانکی نیشتەجێکردن بگەڕێنینەوە. دەژڵێن حکوومەت داوای قەرزەکەی دەکاتەوە ئەی ئێمە داوای قەرزەکەمان لە شێ بکەینەوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.